زانایانی ئاینی عەرەبی سوننە لە ناوچەی قەرەتەپەی سەر بە پارێزگای دیالە بەهۆی تەنگ پێهەڵچنینیان لەلایەن چەکدارە شیعەکانەوە داوا دەکەن بخرێنە سەر زانایانی ئاینی هەرێمی کوردستان و بۆ ئەو مەبەستە سەردانی لایەنە کوردیەکانی قەزای خانەقین دەکەن. ئەوەیە مامۆستایانی ئاینی قەرەتەپە پەیوەندی بکەن و بکەوێنە سەر کوردستانەوە و بێنە ئەندام لە یەکێتی زانایان ئیسلامی کوردستانەوە. ئەمێش ئینشاڵڵا دەستکەوتنێکە بۆ کورد و داواکارنیش ناوچەی قەرەتەپە بکەوێتە سەر ئیدارەی هەرێمی کوردستان. زانایانی ئاینی عەرەبی سوننە نیگەرانن لە خراپی بارودۆخی مزگەوتەکانیان بە تایبەت کە پێشتر چەند مزگەوتێکیان تەقێنراونەتەوە. داوا دەکەین نێچەتی زانایان و هێزە کوردیەکان دەستیانە بێ لە پاراستنی مزگەوتەکان داوەکبارێکی ئاسایشی ناوچەکە چونکە خوانەکردە هەر کارێکی خراپ لە ناو هەر مزگەوتێکدا ڕوو بدە ئەوە ئەنجامەکەی ئاژاو و جێرەشێوێنی دەبێت و ترس و تۆقاندن لە دڵی موسڵماناندا دێنێتە ئاراوە. عەرەبی سوننە کە زۆرینەی دانیشتوانی ناوچەی قەرەتەپە پێک دەهێنن لە ئێستادا لە بارودۆخێکی خراپتان بە تایبەت کە گوندەکانیان لەلایەن چەکدارە شیعەکانەوە ڕوخێنراوە. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، پارێزگای کەرکووک.